بێنیشانە وتم دایە باوکم کوانێ بۆچی هەرگیز دەستی حەزی نەگوشیوم بە کام تاوان من هەتیوم وتی ڕۆڵە ڕۆژە کاتێ داگیرکەران شاریان سووتان تفەنگی مافی کردەشان ڕووی کردە ئاسوێ سەربەستی لێزمەی خوێنی گەشی لەشی بەسەر لێوی خاکا پژان وتم دایە ئەی براکەم شەپۆلی خەم ئاوی ماتەم گۆمی چاوی پڕکرد لە ئەستێرێ فرمێز وتی ڕۆڵە لە کازیوێ وەرزی ڕەشە لاشەیان کردە نیشانە سەری کاسی خەمەکانی بردەژێر خاک یعنی پاتی کردە فیدای سەربەستی ئەو کوردستانە وتم دایە ئەی من چ بکەم هەستا سەر پێ تفەنگێکی بڕنەوە کورتی بزمان ڕێژی دایە دەستم تفەنگە کاک جەعفەر بڕنەوە کورتێکی بزمان ڕێژ تفەنگێکی بڕنەوە کورتی بزمان ڕێژی دایە دەستم وتی ڕۆڵە ئەی هۆی ئاواتومە بەستم دەیان ساڵە لە چوار لاوە کوردستان دیل و یەخسیرە دەست و پێ زنجیر کراوە ڕێبازی خوێن بگرە و بڕۆ دۆعای گەلی چاو ساڵێک کرد لە پشتی تۆ سنوورەکان بشێوێنە کوردستانم بۆ بێنەوە سنوورەکان بشێوێنە کوردستانم بۆ بێنەوە با بە دەوریا بسوورمەوە کوردستانم بۆ بێنەوە با دانیشم لە تەلەتە وڵاتەکەم بدورمەوە